ئەو بەشێک کە ئەمانەتەکەی بە من سپێردرایە باسی بەشی خێرخوازیە. بەتاکید هەمووتان دەزانن کە ئینسان نەخۆش بوو ناتوانیتن ئیهمالی بکاتن، ناچارە ئەگەر وەزعی مادیشی خراپ بی قەرز بکاتن بچی عیلازی خۆی بکە. جا الحەمدولله خستخانی میهرەبانی بەهۆی هەرزانی زۆربەی نرخەکان خەڵک ڕوو لێرە دەکا. لەگەڵ ئەوەی کە هەرزانیشە دیسان خەڵکێک دێتن کە ئیمکانیاتی ئەو هەرزانیەشی نییە. ئەو واقعاً ڕۆژانە ئەمە ڕووبەڕووی ئەو خەڵکەی دەبینەوە. جا ئەو خەڵکە کە ڕوو لە لای مە دەکاتن، ئەمە لەژنەی سێ کەسین، ئەمن الحەمدولله بە فەزلی خوای گەورە خبرەشی چەندان ساڵم هەیە لە بەشی خێرخوازی، مقابلەی ئەو نەخۆشەی دەکەین کە سوکاری نەخۆشەکەی کە دێتن زۆر بەڕێزەوە زۆر بەڕێزەوە هەندێک معلوماتی لێ داوا دەکەین لەوەی بزانین وەزعی مادی ئەو نەخۆشەی کووە. چونکە ئەگەر وەزعی مادیەکەی نەزانین ئەمە ناتوانین بڕیار بدەین و بڕیاریش نادەین. نەخۆشەکە کە دێتن تەبعاً وەرەقەی دکتۆری پێیە، ئەگەر عەمەلیاتی ویستبی دکتۆرەکە لەسەر ڕاچێتەکەی نووسیتی ئەو نەخۆشە بڕی پارەی پێویستی ئەوەندەیە. ئەگەر مختبەر بی بە هەمان شێوە واتەمە خاڵی یەکەم دەبی ئەو نەخۆشە وەرەقەی پێبیتن بزانین پێویستی بە چەند پارەیە. ئەو پرسیارانێکە لێ دەکەین بە وردی لە وەزعی مادی تێدەگەین، هەڵسەنگاندنەکمان دەبیتن لە وەزعی مادی ئەو کەسەیەوە چەندیش پێویستی بە پارەیە. دوای کە نەخۆشەکە دەردەچیتن ئەمە ئەو لێژنەیە زۆر بە ئەمانەتەوە ڕاوێژی خۆمان دەکەین و هەڵسەنگاندنێک لە وەزعی ئەو نەخۆشەی دەکەین، بڕیار دەدەین لەسەر چەندی پارەی پێ بدەین. وەرەقەیەکی ئەو هاگچکەمان هەیە، سێ کەس لە خوارەوە ئەمە تەوقیع دەکەین، مەسئولیەتی ئەو یارمەتیدانەی لۆ دنیا و لۆ قیامەتی ئەمە تەحمل دەکەین کە ئەو نەخۆشە بە شیا و مەزانیە ئەوەندە یارمەتی بدەین. یارمەتی مە پارەی کاش نادەینە دەست نەخۆشی بچی لە دەرێ بە شتێک بداتن. کاغەز دەنووسرێت تەوقیعی مەی لەسەرێ و دەچیتە حسابات هەفتانە ئەو کاغەزانێک کە ئەمە نووسیتمان کۆ دەکاتەوە و جارێش کە دەینیتەوە لای محاسیبی مە. ئەمە بەشی ژمێریاری محاسیبمان هەیە، دەڵێ جەنابی محاسب لەو هەفتەیە ئەمە ئەوەندە پارەمان لەوەندە نەخۆشی وەرنەگرتی و پارەی کاشمان بدەنێ. یعنی محاسیبی ئێمە پارەی کاشی بەشی خێرخوازی تەسلیمی محاسب دەکاتەوە. ئەو خاڵە زۆر مهمە. و دووەم ئەو یارمەتیە دەبی خزمەتگوزاریەکە لە ناو میهرەبانی هەبی. ئەمە پارەی نادەینە نەخۆشەکی یا محاسب پارەی ناداتە دەست نەخۆشی بچی لە دەرێ لە جێشکە پارەکەی خەرجکە لۆ ئەوەی نەوەک خوانە خواستە پارەکە لۆ نەخۆشیەکەی سەرف نەبی. ئەمە دەبی یەقین بین ئەو پارەیە لۆ نەخۆشی سەرف دەکرێتن. ئەو خاڵە زۆر مهمە. ئەو یارمەتیانەیمە هیچی داشکان نییە بەڕێزان. ئەمە وەکو سەلاحیەتی 1000 دینار داشکانمان نییە، سعرەکان سابتن لە سیستەم. ئەمە پارەی نەقدمان لەلایە یارمەتی نەخۆشی دەین. سەرچاوی ئەو پارەیە چییە؟ بەشی زۆری پارەی مە قازانجی پشکە خێریەکانە کە الحەمدولله ژمارەیەکی زۆر زیاتر لە 3600 پشتی خێری هەیە. بەشی زۆری داهاتی ئەو پشکانە دێتەوە لای مە، جگە لەوەی دکتۆرە بەڕێزەکانی کە لەناو خەستەخانەی میهرەبانیە نەشتەرگەری دەکەن بە ڕەزامەندی خۆیان 105 ئیشەکەی خۆیان دەینەوە ناو نەخۆشخانەی و چەندەها دکتۆر و کارمەندی تکەشمان سەدەقە و زەکات دەینی. جگە لەوە جیازی ئەمئارایمان داهاتی هەیە، داهاتەکەش دێتەوە لای مە و خەڵکێکی زۆریش لەخوای بە زیادیبی خێرخواست لە دەرەوەی میهرەبانی کە دەزانی خەڵکێکی فەقیر ڕوو لێرە دەکا پارەی خۆی جاروێ زەکاتی خۆی دەینی و ئەمە بە وەسلی حسابات پارەکەی لێ وەردەگرێت. کاتە سەرچاوی داهاتیمە پارەی خێریە، پارەی شتی دیکە نییە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی